شوێنە پیسەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەیی شوێن دەزانم هەمووتان ئەزانن هەولێر یەکێکە لەو شارانەی کە پیسترین شارە لە ڕووی ژینگەیی پێشتر باسی کراوە لە میدیانێ و دەوڵەتیەکانیش تەنانەت باسی کراوە هەر کەسێک کە بەیانیان لە هەولێر بچێتە سەردەوام هەستەکە کە هەولێر بەرەو خنکان ئەڕوا بەڵام ئایا دوو شوێنەکەی تر شوێن ڕێکخراوێکی ژینگەیی لە هەرێمی کوردستان سێ شوێنی دەستنیشان کردووە یەکەمیان هەولێر دووەمیان سلێمانی سێهەمیشیان قەزای بازیانە بۆ هەر یەک لەو شوێنانە هۆکارێکی دۆزیوەتەوە ئەویش دوای ئەوەی کە بە دوواداچوونی وردی لە ڕووی ژینگەیی بۆ ئەم دوو پارێزگایە و ئەو قەزایە کردووە سەبارەت بە ژینگەی شاری سلێمانی هۆکارەکەی بۆ زبڵخانەکەی تانزەڕۆ ئەگەڕێنێتەوە هەروەها بۆ ئەو کارگانەی کە لە تانزەڕۆ کار ئەکەن و کە دەمە و ئێوارە دێ سلەیمانی بەرەو خنکان ئەبا ئەوەی بازیانیش مەترسی شتێکی مەترسی باسەکان لەوەی کە پێشتر بازیان شوێنێکی تەواو کشت و کاڵی بووە بەڵام بەهۆی بوون و دامەزراندن و دانان و کارپێکردنی زۆری کارگەکان بابەتی کشت و کاڵی لەوێن دەرێستا نەماوە هەر هەمووی بۆتە کارگاڵێ نزیکەی 200 کارگەی لێ ئەو کارگانە کە هەمیان کار ئەکەن ئیتر لە بەیانیەوە تا ئەو کاتەی کارەکان کار ئەکەن دووکەڵ بەسەر ژینگەی ئەو شارۆچکەیەدا ئەڕژێن و بە یەکێک لە پیسترین قەزاکانی هەرێمی کوردستان دایناوە وردەکاری زیاتر لەم بابەتە هەیە حەزەکەم ئێوە خۆتان سەردانی ماڵپەڕی 964 دۆتکەی ئاردی بکەن و تەواوی زانیاریەکان بخوێننەوە